الحمد لله، وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بنراني بسراني بالرزق خوش تويز بريان خوشكان. السلام عليكم ورحمة الله. أم القيمان ألقي حوتما لبابتي شعب خدا جرانوا. ئێمە هەر لە بواری خواناسیدا و لە بواری ئیمان بەخوادا سبحانه وتعالى لە ڕوویەکی دیکەشەوە پێویستە چاو بە خۆمان دابجێرن لە بواری پەرستنی خوادا سبحانه وتعالى. بەڵام بەر لەوە ئەوە دەڵێم کە ئێمە ئەوەی کە من دەیڵێم هەوڵ دەدەم هەمووی ئەوە بێ کە قورئان و سونەت گوتوویانە و قسەکانم هەوڵ دەدەم هەڵهێنجرای قورئان و سونەت بن. ڕێزیشم هەیە بۆ هەموو زانایانی ئیسلام، وەکو لە سەرەتای بابەتەکەشەوە باسم کرد. ڕێزم هەیە بۆ هەموو ئەو قوتابخانانەی کە خزمەتی ئیسلامیان کردووە، چ لە بواری عەقیدە و عیلم الکەلامدا، چ لە بواری تەزکیە و تەسەووفدا، چ لە بواری فیقه و یاساکردەیەکاندا، چ لە بواری زانستەکانی قورئان و زانستەکانی فەرموودەناسیدا، چ لە بواری ئەدەب و ڕەوشت و ئاکاردا، چ لە بواری حکم و سیاسەت و ئیدارەدا، چ لە بواری جەنگ و جیهاددا. هەموو ئەوانە ئەو زانایانە کە ئەزموونیان بووە، تێگەیشتنیان بووە کە لە پڕ و بەرهەم و ئیجتیهادیان بووە، لای ئێمە هەمویان جێ ڕێز و حورمەتن بەبێ جیاوازی. بەڵام هەر کامێکیان تەماشای دەکەین هەتا ئەزمونەکەی قسەکەی بۆچوونەکەی لە قورئان و سونەتەوە نزیکتر بێ بەتاکی زیاتر لێ وەردەگرین و هەتا کەمترش بە کەمتر. بەڵام هەر لە سەرەتاوە نیەتمان لێ نەهێناوە کە ئێمە بە باریکە ڕێیەکدا بڕۆین کە تەنیا ئەو 5-6 زانایە بە زانادا بنێین کە ناوێکی دیاریکراویان لەسەرە. نا، ڕێزمان بە هەموو زانانی ئیسلام هەیە، وەکو لە کتێبی زانانی ئیسلام چێن و چۆنندا باسم کردووە کە تەرجەمەی عەرەبی و تەرجەمەی فارسیش کراوە. و کاتی خۆی کە ئەو کتێبە نووسیەیەکێک تێبینی هەبوو بوو گوتبووی چۆن مامۆستا زانانی هەموو تێکەڵ کردووە. ئەبوو حامیدی غەزالی باس کردووە، ئیمام نەوەوی، العز بن عەبدولسەلام و ئەبوو حەسەنی ئەشعەری و ئیبن تەیمیە و فڵان و فیسار. دەیتون جاوە عەیبی چییە؟ ناخرەوە دەبێ ئەوانەی کە یەک مەشرەبن. نا، ئەوە غەڵەتە کە تۆ بێنی زانانی ئیسلام پۆلێن بکەی بە پێی میزاجی خۆت. بێنە زانانی ئیسلام ڕێز لە هەمویان بگرە، چونکە خوا باسی عولەما دەکا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی عولەما دەکا. ئینەما یەخشە الله من عیبادی العولەما، خوا بەگشتی فەرموویەتی. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ فإن العلماء ورثة الأنبياء، باسی زانایان دەکا بەگشتی، نەک زانایانی فلان مەشرەب و فلان مەشرەب و فلان مەذهب و فلان بۆچوون و فلان قوتابخانە، باسی هەمووان دەکا. بەگشتی دەبێت ڕێز لە زانایانی ئیسلام بگرێت. جا من ئەو قسانەی کە دەیکەم بەڕاستی هەوڵ دەدەم هەڵهێنجرای قورئان و سونەت بن و پاشان ڕێزیشم بە هەموو زانایان هەیە و ئەوەندی کە دەستم پێ ڕاگەی من لە بەرهەم و کەلەپوری هەمووشان بەهرەمەند بوو. چ قوتابخانەی ئەشعەریەکان بێ، قوتابخانەی ئەهلی حەدیث بێ، قوتابخانەکانی ڕێبازەکانی تەسەووف بێ، قوتابخانەکانی دیکە بێ، یعنی سەلەفی بێ، خەلەفی بێ، ئەشعەری بێ، ماتوریدی بێ، سۆفی بێ. ڕێزم بۆ هەمووان هەیە و هەر لە ئەوەڵەوە نیەتم لێ نەهێناوە کە ئەوە ئێمە تەنیا قسە لەو قوتابخانەیە وەردەگرین و تەنیا لەو کۆمەڵە زانایە وەردەگرین، بەڵکو ڕێزمان بۆ هەموو زانایان هەیە. بەڵێ زۆرینەی موسڵمانان خەت و بەرنامەیەکیان هەیە، هەندێکی دیکە ئەوش هەر لە بازنەی ئیسلامدان، وەکو معتەزیلە، وەکو خەوارج، وەکو مرجیئە، وەکو قەدەریە، وەکو ئەوانە جیابوونەوە کەم و زۆر. ئەوانش هەر لە نێو بازنەی ئیسلامدان، بەڵام ئەوەش وە نەبێت لە هەموو شتێکدا لە ئەهلی ئیسلام جیابوو بنەوە. لە هەندێک بابەتدا بۆ وێنە معتەزیلە عەقڵیان زاڵ کردو بەسەر نەقڵدا، خەواریج بە هەر گوناحێک خەڵکیان بە کافر داناوە، مرجیئە کردەوەیان لە ئیمان دواخستووە، کتویانە ئیمان بەبێ کردەوەش هەر ئیمانە، کە باسمان کردووان نییە زۆر بەیزانایەن بە زۆرێکی دیکە ئیمانیان پێناسە کردووە کە ئیمان بریتێ لە هەم
بەڕازانیانی بەعەقڵ بەڕازانینی بەعەقڵ و بە قوبوڵکردنی دڵ دان پێداهێنانی زمان و کردەوە بە ئەندامەکان. بەنسبەت خواپەرستی کە ئەویش دەبێت دیسان تێدا چاو بە خۆمان دابجێڕینەوە. خواپەرستی واتە ئەو پەڕی ملکەچی وێڕای ئەو پەڕی خۆشویستن بە گەورەگرتن بە پاگرتن بە مەزنگرتن پشت پێبەستن سام و هەیبەت بەرامبەر هەبوون و لێترسان بەرامبەر بەخوا سوبحانەوە وتەعالە. دەبێت ئەوانەمان هەموو بۆ خوا بێ ئەو زەمانە ئێمە خوامان پەرستووە. من لێرەوە دڵسۆزانە بە هەموو لایەک دەڵم پێویستە هەمومان لە بواری خواپەرستیدا پێش ڕواڵەتی خواپەرستی لە نێوەڕۆکی خواپەرستیدا چاو بە خۆمان دابژێڕینەوە کە زانایانی ئەهلی تەزکیە پێ دەڵێن ئەعمال القولوب. بزانی خوا لە دڵی تۆدا چەند مەزنە، چەند خۆشەویستە، چەند بەرزە، چەند پاکە، چەند ملبۆکەچ کراوە، چەند پشت پێبەستراوە لە دڵ و دەرووندا پێشێ. ئەمجا دوایە بڕواڵەت، چونکە لە ڕاستیدا کردەوەکانی دڵ دەبن بە بنک و ڕیشە بۆ کردەوە ڕواڵەتیەکانیش بە ئەندازەوی کە خوات لەلا بەرزە، مەزنە، گەورەیە، خۆشەویستە، ملبۆکەچ کراوە بە ئەندازەی ئەوە لەسەر ڕواڵەتی ئەندامەکانیشت ڕەنگ دەداتەوە. جا لە نوێشکردنەکەتدا، لە ڕۆژوگرتنەکەتدا، لە قورئان خوێندنەکەتدا، لە حەج و عومڕەکردنەکەتدا، لە گەیاندنی پەیوەندی خزمەتیەکەتدا، لە چاکە لەگەڵ باب و دایکتدا، لەگەڵ لە جێبەجێکردنی مافی ماڵ و خێزاندا بەنسبەت پیا و ژن و ماڵی، بەنسبەت ئافرەتەوە ماڵ و مێردی، بەنسبەت جێبەجێکردنی حەقی خزمان، دراوسێیان، خەڵک، ڕێبوار، لێقەوما و بێدەرەتان، هەموو ئەوانە پەیوەستن بە کردەوەکانی دڵەوە. بۆیە پێویستە کە باسی خواپەرستی دەکەین کۆبیرمان پێشێ لەسەر دڵ و دەروون بێ. بەندایەتیەکە بۆ خوا لە دڵماندا ڕیشەدا کوتراو بێ. وەکو پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی التقوى ها هنا التقوى ها هنا التقوى ها هنا. سێ جاران ئاماژەی بۆ سینەی مبارەکی کرد، فەرمی تەقوا لێرەدایە، واتە ڕیشەی تەقوا لەوێدایە. بەڵام شوێنەوارەکانی لەسەر ئەندامەکان، لەسەر جەستەمان، لەسەر ڕواڵەت و لەسەر کردەوەکانمان دەردەکەون. دەبێت تەقوایەکە ڕیشەکەی لە دڵ و دەرووندا هەبێ. ئەوە یەک. پاشان لە ڕوویەکی دیکەوە کە ئێمە خواپەرستیەکان کە ئەنجام دەدەین پێویستە وابن شایستەی خوابن، یعنی زۆر سعیان تێدا بکەین، چ لە نێوەڕۆکیان، چ لە ڕواڵەتیان. وەکو خوا دەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون الذين في صلاتهم خاشعون. بەدڵنیایی سەرفرازن ئەو بڕوادارن لە نوێژەکانیان ملکەچن بۆ خوا، دەبێت خشوعت هەبێت لە نوێژەکەتدا. هەروەها وەقوموا لله قانتین، بە ملکەچی بوەستن بۆ خوا، جوڵە جوڵ مەکەن. ئەمجا دوای ئەوەی کە لە ڕووی نێوەڕۆکەوە و لە ڕووی ڕواڵەتەوە سعی دەکەین خواپەرستیەکانمان بەو شێوە بن کە شەریعەت گوتوویەتی، دوای ئەوەش دەبێت لە خۆمان وریابین بەهۆی خواپەرستیەکانمانەوە هەوایەکمان نەچێتە کەللە. عەتا ئەڵڵای ئیسکەندەری زۆر جوان دەڵێ ومعصية أورثت ذلا واحتقارا خير من طاعة أورثت عزا واستكبارا. گوناحێک کە لە تۆدا ملکەچی و زەبوونی پەیدا دەکا چاکتر لە تاعەتێک کە لە تۆدا خۆبەزرگری و دەمار پەیدا دەکا، فیز و کەشخە پەیدا دەکا. هیوای خواپەرستێک ئەنجام دەدا دوایی لە کەوڵی خۆی دەچێتە دەرێ، من وام کرد و وام کرد. هیچ پێچەوانەی بەندایەتیە. بەندایەتی بۆ خۆی تۆ لە بەرابەر خوا دەخۆت بە بچوو زانی. تەماشای پێغەمبەری خاتەم بکەین صلى الله عليه وآله وسلم. سڵاوی نوێژی دەدایەوە، سێ جاران لەسەرێک دەیفەرموو ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله. وەکو لە صحیح بوخاری مسلم داهاتوە. داوای لێبوردن لە خوا دەکەم، واتە خوایە ئەو نوێژەی کردم، نوێژی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکوی ئێمە نەبووە. خوایە ئەوەی کە کردم هەر ئەوەندەم لە توانادا هەیە، ئەگەر نا تۆ شایستەی زۆر زیاتری، داوای لێبوردنت لێ دەکەم. هەروەها هەر تاعەتێکە کە ئەنجام دەدەین پێویستە داوای لێبوردن لە خوا بکەین، پێی لە خۆ بایی نەبین، پێی لە کەوڵی خۆمان دەرنەچین. ئەو جار معنای وایە ئەو خواپەرستیەکە ئەنجاممان داوە ئامانجەکەی خۆی پێکاوە. هەروەها دەبێت لە ڕوێشی دیکەشەوە چاو بە خواپەرستیەکانماندا بگێڕنەوە. ئەویش ئەوەیە کە دەبێت خواپەرستیەکانمان شوێنەواریان لەسەرمان دەرکەون. خوای پەروەردگار دەفەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنکر. بە دڵنیایی نوێژ خاوەنەکەی قەدەغە دەکات لە فەحشا و لە منکەر. فەحشا
واتە هەموو ئەو گوناحانەی کە ناقۆڵا و دزێ و ناشیرینن منکەڕ هەموو ئەو گوناحانەی کە خراپ و ناپەسەندن کەواتە نوێژ دەبێتە پەرژین و قەڵایەک تۆ دەپارێزێ کە نوێژت کرد دەبێت دەخوا لە چی پاراستووی ئایا وای لێ کردووی کە نوێژەکەت ئەتۆی وا لێ کردووە بەڕاستی ملکەسبی بۆ خوا بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی و خۆت دوور بگری لە قەدەغە کراوەکانی بە ئەندازەی ئەوە کە نوێژەکە شوێنەوار لە تۆدا پەیدا دەکات بە ئەندازەی ئەوە نوێژەکەت نوێژە هەروەکو بۆ ڕۆژۆش هەروایە خوای پەروەردگار لە فەرمایشی قودسیە دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فلا حاجة لله في أن يدع طعامه وشرابه هەر کەسێ قسەی خراپ و درۆ و کردەوەی خراپ و درۆ واز لێ نەهێنێ خوا پێویستی بەوە نیە واز لە خواردن و خواردنەوەکەی بێنێ واتە ڕۆژوگرتنەکەی هیچە کۆبیرمان لەسەر ئەوە بێ کە ئەو خواپەرسیانە شوێنەواری باشمان تێدا پەیداکەن بمان گۆڕن سیفەتی چاکمان تێدا پەیداکەن کە قورئان دەخوێنی دەبێت قورئان خوێندنەکە بتگۆڕێ سیفەتی باشت تێدا پەیداکە هەروەها کە یادی خوا دەکەی دەبێ یادی خواکردنەکە تەنیا جۆڵەی زمان نەبێ بەڵکو بێداری و هۆشیاری عەقڵ و دڵیش بێ دیسان لە بواری بەخشینماندا کە ڕەنگە دواتر باز دەکەین کاتێک کە ماڵ دەبەخشی کاتێک کە هاوکاری کەسێک دەکەی کاتێک دەزروی کەسێک دەکەی دەبێ ئاگار لێ بێ بەو شێوەیە بێ کە شەریعەت فەرموویەتی نەبێتە هۆی بغڕابوون و لە خۆبایبوونت یاخود بە شێوەیەک ئەنجامی بدەی کە بابای خێر پێکرا و چاکە لەگەڵدا کرا و بڵێ بریا ئەو چاکێت هەر لەگەڵدا نەکرد بامایە وەکو خوای پەروەردگار باسی کردووە ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەی ئەوانەی بەڕواتان هێناوە چاکەکانتان بە منەتکردن و بە ئازیەتدان و ئازاردانی دڵی چاکە لەگەڵدا کرا و هەڵمەوەشێنەوە کەواتە هەڵدەوەشێتەوە هەروەها خوا دەفەرمێ قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم قسەیەکی پەسەند و لێبوردنێک لە بابای کە داوات لێ دەکا چاکترە لە خێر و چاکەیە کە ئازار و منەتی بەدووادا بێ خوش لێبوردەی هێدی و مەندە لێرەدا دێنە کۆتایی ئەم ئاڵقەیەمان خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقمان بدە کە خواپەرستیەکەمان بەو شێوەیە بێ کە خوا لێی داوا کردوین و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین و کۆبیرمان لەسەر نێوەڕۆکی خواپەرستیەکەمان بێ و تەوفیقیشمان بدە شوێنەوارە باشەکانی کە خواپەرستان دەبێت لە ژیانیاندا پەیدا ببن ئەو شوێنەوارە باشانەشمان تێدا پەیدا بن بەهۆی خواپەرستیەکەمانەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين